ماوەی نزیکەی 8 مانگە لە بۆشایی هێزی پێشمەرگە و هێزەکانی یاسایشی هەرێم دووسێمنی شاری کەرکووک لەلایەن تاکە هێزێکەوە بەڕێوە دەبرێت. ئەو هێزی لە کەرکووکە بە بۆچوونی چاودێران هێزێکی نامۆیە، هاوڵاتیانیش دەڵێن لە ماوەی دواییدا ئەو هێزە جگەلەوەی نەیتوانی وارامی بۆ کەرکووک زامن بکات پێشێرکاری ئەمنیشی کردووە و بۆ تەمایی شەید و بریندارکردنی چەند هاوڵاتیەکیش. دایکم و خوشکەکەم و بڵین مێردەکەی دیاراویستیان ئەوکو خەڵکی بچن بۆ بازاری بکەن بۆ جەژنانە ئەلێرەگە ڕۆژینە نزیک ئەو مکافحەی ئێراب لەوێ دراونەتە بەرگولا لەلایەن هێزێکەوە کە ئەمانە هاتوونە على اساس فەرزی قانونەکەن لە کەرکووک بە زۆر بەداخەوە هاتوونە بەڕاستی شەوەشەکەن ناو کەرکووکەوە وەزعەکەتی تێکیانداوە بەڕاستی ئەمە لە باتی فەرزی قانون بەڕاستی شەغەبی قانونیەکە قانون تێکداوە ئێمە داواکەین لە حکوومەتی هەرێم ئەمن ئاسایش بگەڕێنێتەوە لەو ڕۆژی کەەوە ئاسایش و پێشمەرگە نەماوە لەم شارە ئیستقرار نەماوە ماڵەوە دەرچوونە بچن بۆ بازاری بکەن لەو کاتەیە کە چوونە بۆ بازاری پێشەوەی بگەنە زیاز مکافحەی ئێرهاب ئەلەوێ ئەمانە دەزڕێژیان کردووە ینی بە دۆشکەش ینی تەنانەت من خاڵۆشم لایەکی سەری پێوە نەمابوو ینی ئەمانە هیچ گوناحیشیان نییە ئێمە داواکارین کەوا هێزی پێشمەرگە و ئاسایش بگەڕێتەوە بۆ ئەم شارە بەڕاستی زۆر هەست بە فەراغەکەین هەتا ئەوان لێ نەبوون ئەم شتانە ڕووی نادا لایەنی پەیوەندیدار لە حکوومەت لە کۆنگرێکی ڕۆژنامەیشدا ئەندامێکی ئەنجومەنی نوێنەران ڕای دەگەیەنێت بەرپرسانی داری شاری کەرکووک ناتوان پێش بۆ پێشێرکاری ئەمنیانی عێراق بگرن داواش دەکات حکوومەتی هەرێم لیژنی لێکۆڵینەوە لەسەر پێچەکانی ئەو هێزە پێک بهێنێ. داوا لە سەرۆک وەزیرانی عێراق دەکەین واروەها لە فەرماندەی گشتی هێزەکانی دژە تیرۆری عێراق کە فەریق ڕوکن تاڵب شغاتیە واروەها فەرماندەی هێزی دژە تیرۆری عێراق لە کەرکووک کە لیوا مەعەن سەعدیە لیژنەیەکی باڵا دروست بکرێت و لێکۆڵینەوە بە دوواداچوون ئەنجام بدرێت لە هۆکاری ئەم تەقەکردنە عەشواییە لە بین لە کەرکووک کە دەرئەنجامەکەی هاوڵاتیانی مەدەنی دەبنە قوربانی. واروەها داوا لە داواکاری گشتی دەکەین دیعای عام کە بەپەلە هەرچی ڕێوشۆن و ئیجراعاتی یاسایی هەیە ئەنجام بدرێت چونکە پێمان وایە ئەم جۆرە ڕووداوانە دەبێتە هۆکاری تێکچوونی باری ئەمنی لە کەرکووکدا. لە پێناو چارەسەرکردنی پێشێرکاری ئەمنیەکاندا لە کەرکووک لە چەند مانگی ڕابردوودا یەکێتی لە کەرکووک جەختی لەسەر دروستکردنی ژووری هەماهەنگی کردوتەوە و لە ئێستاژدا داوا لە هەرێم و بەغدا دەکرێت پەلە لە جێژێکردنەوەی پێشمەرگە لە کەرکووک بکەن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.